لە تەمەنی مناڵیمەوە لە قۆناغەکانی خوێندننا کە بەردەوام گۆرانی موتووە بۆ بەرنامی مناڵان بۆ لە قوتابخانەکانە گۆرانی موتووە لە جیاوازەکانە گۆرانی موتووە چوومەتە لە دەروی وڵاتیش بەردەوام لەگەڵ هاوڕێیانم لە چوونە دەرەوەمانە گۆرانی موتووە بەردەوام لە گۆرانی موتنم یعنی حەزم لێتی وەکو وایەتێکی خۆم حەزم لێتی بەڕاستی هەڵبژاردننی گۆرانەکە بەڕاستی تەنیا خۆم نەبووم هەڵبژاردننی گۆرانیەکە بە هاوکاری خوشکێکم کە ئەویش هاوکارم بوو بۆ هەڵبژاردننی گۆرانیەکە گۆرانی مامۆستا محەممەد عەبدول بەڕای من یعنی خزمەتێکی زۆری هونەری کوردی کردووە و بە پێی ئەوەش نەناسرا بوو پێم خۆش بوو ئەو گۆرانە بڵێم کە بتوانم یعنی هاوکار بم بۆ زیادکردنی گۆرانیەکانی ئەو یا بتوانم بۆ زیاد ناساندنەوەی ئەو بە جارێکی بەجیری تازە بەڕاستیەوە بوو هەدەفی یەکەم کە ئەو گۆرانم هەڵبژارد. بخير هاتي بخير هاتي بخير سني قشاين لباسك انا انا والله مبارك ان شاء الله ساري خان شو بمن ما ذكروا ولا انت ما مصح مقطوعه لما خوش فرموا زي ما لكم زو زي كالبي اوي زو زي ما لكم سلكي لك والله يا نتاقة ويا ركم سلكي لك والله يا نتاقة ويا ركم يعني من ذي صورانم خلدسي اشكي يعني من ذي صورانم خلدوسي امري يعني من ذزكيرانم خلدوسي امري يعني من ذزكيرانم وتامي جوانو يا نخوا بيت ويداوو وتامي جوانو يا نخوا بيت ويداوو بيناتي دنيا يا نهربو من ماوو بيناتي دنيا يا نهربو من ماوو ميلا دون الله يدوري يا ندوري ذي ميلا وقيان براك الله يا نديرون مكيلا وقيان براك الله يا نديرون مكيلا صوزي كالبي يا نصو زي ما لكم صوزي كالبي يا نصو زي ما لكم سيركي لكم يا نتاقة ويا ركم سيركي لك والله يا نتاقة ويا ركم دمو خوش خوش دمو خوش به من باورم ناکر که عمري بتشبلا خونك زي سبب تقولوا ها بني كارو خاص دمو خوش دمو خوش كارو خوش لباس كانو خوش سپاس ساری جانبه اگداری ریتم بی چونکه گورانی هورامی یعنی ریتم وانی ها ابي اگداری ریتم بی دست خوش بچا زور خوش بود خوش بساری جان هر بجید سپاس صحابه خيرات سپاس وشنی؟ خاصني تو خاصني چۆن بووی پێشکەشکردنەکە و چۆن بوو؟ باش بوو بەدڵیان بوو ئەوەی کە گوێ بیست بووم نازان دوایی بەس گۆرانێکی ڕەسەنی کوردی بوو هیوادارم توانێت بێت مەدایکی باشی بکەم تۆزێ هەورامی گەریب تیا بێت هەردەم خۆش بیت خۆت ڕازی بووی لەوەی کە کردت؟ بە تاکیدەوەی کە خۆم تم ڕازیم بەس ئەس نەشەرتم وان قەرار دەدم
ئێمە شتێک ئەمانە شتێ بزانین توانین سێکی دەستەکانە بکەین دەستەکانم بەڵی تۆزە ئەوە چییە؟ ئەوکات ئەوە هینە وڵ هەرتم جوانە و لەسەر دەسمە بشتێکی جوانە تێکسی گۆرانێکە بەڕاست تێکستەکەیە بەس ئەوە ینی لە کاتێکا گەر بیر چوونێ شتێکە بێ بەس باش بوو خراپ نەبوو یارمەتی یای ئاوا جاردی ئاواکەی تو گۆرانیە لێتی سێ دەستەکە شتێکی باشە خراپ نییە ئەویش هەر هەورامیانەیە ینی فکری هەورامی ئاوە هەردەم خۆش بیت و هیوام وایە سەرکەوتوبی زۆر سپاس تە پەرفۆرمانس ئەجوان گەلۆ گەر تتخوازی ببی یەکەمین گۆداش بۆ پەرفۆرمانسێ نۆ مەبشۆپینە